شارەوانی کەرکک ماستەر پلانی نوێی لا چەند ناوچێکی شارەکە بڵاو کردوەوە کە بڕیارە دەست بە جێبەجێکردنی بکەن بە مەبەستی گرنگیدانی زیاتر باکەرتی خزمەتگوزاری لە شارەکە و هەروەها زیاترکردنی ڕێژەی سەوزایی لە شارەکە و بۆ ئەم پرۆژەیەش ماوەی 15 ساڵیان داناوە بۆ ئەوەی کەوا جێبەجێ بکرێت بە بێکەم و کورتی. چەند پرسیارێک بڵێن گفتوگۆ دەکەم لەگەڵ میوانەکەم. دکتۆر مازن عەبدولوەهاب ئەندازیاری سەرپەرشتیاری پرۆژەی ماستەر پلانی نوێی کەرکک سپاس بۆ ئامادەبوونت کە ئەمڕۆ لە ستۆدیۆ لەبارەی ئەم بابەتەوە لەگەڵم ئامادە بوو. سەرەتا دەمەوێت لەوە دەست پێ بکەم کە گرنگی ئەم ماستەر پلانە لە ئێستادا بۆ شاری کەرکک چییە؟ ئەهمیەتی ئەم مەشروعە چییە؟ نەخشەی کەرکک زۆر گرنگە چونکە بۆ ئەمە مستەقبەلی شارەکەمان دیارەکەوێ لە ئێستاکەوە حتا 15 ساڵ. ئەمە ئەهمیەتی ئەم مەشروعە بۆ ئەبێتەوە چونکە وەکو خەڵکی کەرکک زیادە بن لە ئێستاکەوە ملیۆنێک و قسوورین دوایی 15 سال 20 ساڵتر ئەبێتەوە 2 ملیۆن و 100 تقریبا. ئەمە شوێنێکی زۆر گەرەکی ینی شوێنێکی گەرەکە مەشروعێکی گەرەکە و مەکتب و چتی یانی گەرەکە بۆیە زۆر گرنگە لە ئێستاکەوە حازرمان کردووە بۆ ئەو لێستاشدا کە شاری کەرکک زۆر پێویستی بە خزمەتگوزاری خزمەتی لە هەموو لایەنەکانی. بەڵێ لە هەواڵەکە بڵاو بۆتەوە کە لە چەند ناوچەیەکە یعنی چۆن تەوزیعەکەن بەچی پێوەرێک ینی کام گەڕەکانە ئەگرێتەوە؟ ئەمە لە هەموو لایەنێکی ڕۆشتوانی بۆ شیمال و بۆ جنوب و بۆ شەرقەمانە هەموو لایەکی ینی حتا لە منطقەیەکی شۆرا و سێکانیان ڕۆشتووە حتا لێرەوە لە سەیادە ڕۆشتووە لەولاوە معسکەر خالەدا لەم ناوەتی حتا دایر دوای قەڵم ئەمانە هەمووی لە ناو شارەکە بووە وەکو ئەڵەی بالتەساوی بە عەرەبی ئەڵینەوە بالتەساوی. کار و پرۆژەکانتان بەگشتی لەم ماستەر پلانە چییە؟ ئەگەر بکرێت کەمی باسی کار و پرۆژەکانتانم بۆ بکەین. ئەم ماستەر پلانە پرۆژەکانیان دیارەکەوێ بوومان ئێستا بڵێن حتا 15 سال چەند مستەشفامان گەرەکە بێ، چەند نەخۆشخانەمان گەرەکە بێ، چەند مەکتەبمان گەرەکە بێ، چەند وەکو بڵێن سەوزاویمان گەرەکە بێ، چەند چی پرۆژێمان چەندی جادەمان گەرەکە بێ، چەندێ خانومان گەرەکە بێ. بەگشتی هەمووی ئەگرێتەوە. هەموو تشتەکانی هەموو دائیرەکانی بەم پرۆژەیە هەمووی لەگەرمان بوو لە ئیشەکە دەوارەکانی محافظە هەمووی لەگەرمان بوو پێکەوە ئیشمان کرد. سەبارەت بە باخچەکانی شاری ئەزانین کەوا کۆمەڵێک باخچە لە شاری کەرکووکە هەیە پراوێز خراون لە ئێستاە. سەبارەت بەو باخچانە ئەم باخچە و تشتەکانەمە لە سەتا لە ماستەر پلانەکەی کۆنەکە ئێمە ماستەر پلانی کۆن لە 75 دەست پێ کردو لەو حتا 2000 لە 2000 و حتا ئێستا ماستەر پلانمان نییە. هینمان نییە لە ئیشێکی با بکەینەوە. کارێکی بۆچی ئەگەڕێتەوە ینی بۆچی نەبوو؟ آخر ئەمە لە 2009 ماستەر پلێنێکمان هەبوو ئەمە زۆر باش بوو بەڵام ینی ڕەفز کراوە ئەوەش زۆر بۆ خراپ بوو ینی پەیوەندی بە دابینکردنی بودجەوە هەبوو؟ نازانم ئەو تشتا لە کاتی خۆی من نازانم لەوانە چی بوو بەڵام لە ئێستاکەوە پێویستی بۆ ماستەر پلانمان کردو ئێستا حازرمان کردو ئێستا حازرە ماوەی 2 مانگ چی هیمان هەیە ئەو ملاحەزاتمان هەیە و خەڵکەکە چی گەرەکێتی ئەو تشتانە ئێمەش لە دوای 2 مانگەکەەوە ئیشەکان سیرەکەین چی نییە ئەمە وەکو ئەزانی چۆنە ئەمە نەخشەیەکە ئەم نەخشە بڵێن جوانە هاوڵاتی ینی یا هاوکاری هاوڵاتیەکان بکەینەوە ئەم نەخشە جوانیکەین چونکە مەسلحەتی ئێمەیە چەند پرۆژەیە هەمووی ئەمەلە و ئیش دەرەچێ بۆمان جادەکان و مستشفان و مەکتەب و ئەو تشتانە هەمووی لە ئێستاکەوە حتا 15 ساڵ دیارە شوێنەکانیان دیارە چیامەگەرەکە هەموو حازرە. بەڵێ بابینە سەر ڕێژەی سەوزایی ئەزانین کەوا ڕێژەی سەوزایی لە ئێستا کەمە و لە دووتێ پەڕ ناکات ئەمە مەترسێکی گەورەی بۆ سەر شارەکە لەم ماستەر پلانە ئەتوانن کەوا ڕێژەی سەوزایی لەو مەترسیەوە لابەرن بیگەن بە ئاستێکی زۆر باش. ئەمە معیاری عالەمی لە سەتادەیە بەڵام ئێمە ئێستا حالیان لە ئێستاکە کردومەتەوە لە 14 جاران لە ماستەر پلانی کۆنەکە لە 100 بوو کەمتریش ئێستا بۆتە 14 واتە لە 14 لە ماستەر پلانە دیاریکار کردووە. 14 ئەم سەوزاییمان هەیە لە هەموو لایەکی ینی نەبڵێن لە شوێنێکە سەوزایی نه لە هەمووی شاری ڕێژی سەوزای بەردەبێتەوە لەو مەترسیە دەرەچێت زۆبت لە خاسەوە هەمووی لەو سەر لە سەردەکەەوە حتا تازە ئەم سەوزایی لە ئەو بەربەر خاسە هەمووی سەوزایە بەڵام ینی هاوکاری خەڵکەکە نەبێ ئەوش نابێت بێگومان. ئەم ماستەر پلانە کە بڵاوکراوە بێگومان کۆمەڵێک لە هاوڵاتیان لە دام و دەستگاکان سکاڵا تۆمارەکەن ماوەی وەرگرتنی سکاڵاکان چەنە بێت چەندێکتان دیاری کردو بۆ وەرگرتنی سکاڵاکان؟ ئەمە 2 مانگە چونکە قانونی بەلەدیات ئەڵی 2 مانگ ئەو لە 2 مانگە مەگە هەموو شتێکی هەبێت دوای 2 مانگ ئیتر ناکرێتەوە یانی چونکە حەدێکی هەیە ئەمە ئەگەر ئستثنا بێتەوە زیادی بکرێتەوە بەحسن آخر
لە دوای دوومانگە کە مانگێکمان هەیە سێر ئەو هینا بکەینەوە خەڵکەکە چی گەرەکە چی گەرەک نییە وەکو وتم بێت ئەو ڕسمی نەخشەیەکە ئەو وڵاتانی کەرکووک خۆی ئەو ڕسمە جوانەکە بۆمان چونکە هەموو چیەکەینەوە دەست پێکەینەوە ئەو تشتانە هەمووی چی هەیە چی نییە چونکە دەوائر اعتراضی هەیە هەموو داوارەکەن ئێمە 35 دەوری 35 دائرەی تایانی ئەوانش پرۆژەیان هەیە ئەو احتیمالە وەرمان نەگردووە هینا اعتراضێکی ئەبێ بۆی لە ئێستا هیچ سکاڵاک تۆمار کراوە لەوەی کە بڵاوتان کردو دەست پێکاتەوە لە ئێستاکەەوە تقریبا دوان هێنیان دەست پێ کردەوە هەمووی ئەڕاتەوە بۆ بەلەدیە لە شارەوانی کەرکووک ئیسلامەکرێتەوە من حەزەکەم هاوڵاتیانی کەرکووک مادەرێک شوێنەکە بزەبێت ئەگەر بەحداسیات بێتەوە شتەکان بێتەوە یارمەتی ئێمانەداتەوە ئێستا جدوەلێکمان دانا ڕقم تەلەفۆنەکەی ناوی و ڕقم تەلەفۆنەکەی چییە مەوزوعەکەیش ئەمانە هەمووی کۆ ئەەکەینەوە بە بەرنامەی ئەکسل دەست پێکەینەوە یەکجار ئەگەر تێ نەگەشتین وەزعکە چیە تەلەفۆنی بۆکەین وەرە سێرکن چیت گەرەکە ئەو تشتانە لە فکرە دانین ئەگەر شتێکی عام بێتەوە ئەمە شتێکی خاص ئەمە ینی خاصەکان شتێکی ینی دایرەی خۆی هینەکاتەوە بەڵام ئستلام لە شارەوانی کەرکووکە منیش لەگەر ئستلامەکە ئابم ینی حتا بزانم چیان گەرەکەیان بزەبێت سکاڵای هاوڵاتیان لە ئێستاە ئەو سکاڵایانی کە ئەکرێ زیاتر چییە یان دام و دەستگاکان ئەگەر بکرێن نمونەیەکمان بۆ بێنیتەوە داوا چی ئەکرێ ینی من هەیە مثلا زۆری دایرەکانەکەنانی مثلا دایرەی سکە دایرەی نەوت ئەوانە دایرەی ئاسار ئەو دایرانە زۆر گرنگن یانی ئەو تشتانە ینی هەندێک ئومور هەیە مثلا جادە بکرێتەوە ئەم جادێ چەندێک پانی جادەکە ئەبێتەوە ئەو ینی ئەو تشتانە ینی حازرین ئێمە حازرە بین لەگەر شارەوانی کەرکووک و لەگەر نەخشەکێشانی کەرکووک و محافەزە حازرە چی گەرەکە خەڵکەکە بۆ پێویستی بکەینەوە ئەگەر مەسلحەی عامە هەبێ ئەبێتەوە گەر مەسلحەی خاص بێتەوە ینی ئەوە نەختێتتر زیاتر ینی دراستە دەکرێتەوە بینە سەر خاڵێکی زۆر گرنگ کەوش پاکراگرتنی شارەکەیە بینین لە ئێستا کۆمەڵێک زبڵ و خۆڵ و خاشاک لە شارەکەیە کاوش ئەگەڕێتە بۆ کەرتی خزمەتگوزاری سەبارەت بەوانە ئەمە شوێنەکانمان ئێمە حازرمان کردو حتا لە ئێستاکەەوە حتا 15 ساڵ شوێنی هینا حازرمان کردووە بەڵام تەنفیزکردنیەوە لەگەر شارەوانی و لەگەر محافەزە یان لەسەر ئەو ئیشە فەنیە نییە بەڵێ لە کێوە دەست ئەکەن بە جێبەجێکردنی یاخود ئاچێتە بواری جێبەجێکردنەوە لە ئێستا بەس بڵاو کراوە دوو مانگ لە دوای دوو مانگ مانگێکمان هەیە ئەو هینا بزانین چییە مقتەرحاتەکان ینی بکە بڵێن گۆرانکاری بکەینەوە ئەگەر گۆرانکاری تیا بوو دوای ئەوە ئەڕاتەوە بۆ وەزارەتی بەلەدیە بێگومان ئەم دوو مانگەتان بۆ داناوەکە سکاڵەکان وەربگرن بالضبط لە دوای ئەوەوە ئیتر سکاڵا وەرناگیرێت دراست دەکەین چکە مەجالمان نییە ئەمجارە مەجالمان بوێ دراستی ئەو تشتە بکەینەوە دوای ئەوە ئەچێتە بۆ وزارەتی بەلەدیات کە تەقیق کرا ئەبێتە ئەمە ئەبێتە دستوری شار بەس ئەم دستورە وانیە هەر 5 ساڵە سێرەکەینەوە ئەم 5 ساڵە چی گەرەک بوو ینی ئیشەکەمان باش ئەڕوا یان گۆرانکاری گەرەکە ئەو هەر 5 ساڵ هەر 5 ساڵ ئەبێتەوە تعدیل بکرێتەوە تەنظیم بکرێتەوە هەمیسان ینی ئەم پرۆژەیە زۆر گرنگە بۆ کەرکووکیانی بەڕاستی ینی فئینشاءڵڵا من زۆر هیوادارم ئەم خەڵکی کەرکووک هاوکاری یەکتری بکەینەوە ئەم پرۆژەیە نەجاحەتی بینین نەجاحەت نێنێ زۆر بۆ ینی ئینشاءڵڵا نەجاحەت دێنێ من زۆر هینم هەیە ینی هیوادارم هاوڵاتیانی چاوەڕێەوەکەن خەڵکی شاری کەرکووک چاوەڕێ جوان شتێکی جوان ئەکرێتەوە بۆ ئینشاءڵڵا بەڵام بە هاوکاری هەمومان ینی دەست بە دەست هەموو هاوڵاتی هەم هاوڵاتی هەم لەگەر حکوومەتە ئەگەر یەکی بە تەنیا ناتوانانی بکاتەوە ئەو ئیشەی شتا ئەم جار دەست پێکاتە شارەوانی تەنفیزی ئەم مەشروعانە بکاتەوە چکەوەی نەخشەکێشانی تەخت عمرانی ئەیداتە بۆ شارەوانی کەرکووک شارەوانی دەست پێکاتەوە یەک ئەو تشتانە تەنفیزی بکاتەوە ئەو پرۆژانەی کە لە چوارچەوەی ماستەر پلانەکەیە چییە هەموو مەسەلەن مەکتەبمان گەرەکانی يعني للايكي مكتب مانجرك او مكتبان حمي شلون مكتب كان دانا شلون نخوش خانه مراكز صحيه يعني او تشتانه جاده بيسقل مشاريع استثماريه شي بروجي ابيتو حمي حاضر يعني لاستاكو حاضر بكيد وقت شلون خانو يكي بين نخشه خانو اكري بين نخشه خانو ناكريتو اقر بكريتو شو خانو نخشه يعني خانوكا يعني خراب بيتو بلام استاوكو خانويكا نخشيتيايا او قركاني كا لتشوارچوي ماستر بلانكايا چەند گەڕەکە؟ لە هەموولایە تقریبا بڵێن ئێمە 120 زیاتر گەڕەکە تازەکانە گرێتەوە؟ خۆی گەڕەکە تازەن ینی تازەیە یعنی کۆنەکان دەستمان لێ نەداوە لە تازەکەەوە تقریبا بڵێن 175,000 قطعی خانوو ئەبێتەوە حازری کردووە لە ئێستاکەوە
دەستان خۆش بێ ئینشەڵا سەرکەوتووە بن. ماوەی 15 ساڵتان داناوە بۆ جێبەجێکردنی هەموو کار و پرۆژەکان بەبێ کەم و کورتی. ئەو 15 ساڵە بڵێن کافیە، یعنی ئەتوانن بەبێ کەم و کورتی ئەمە دراست کراوە حتا 15 ساڵ. ئەگەر تەواو بوو پێش 15 ساڵەکە ئەمە ئەبدەیتە بێتەوە هەمیسان. ئەی ئەگەر تەواو نەبوو تا تەواو نەبوو حازرانی ئەو تەواو نەبوو، یعنی ئێمە ینی وەکو ئەڵێن دراستەکە ئەڵێ حتا 15 ساڵ. ئەگەر تەواو نەبوو ئیدە قسوورمان کردووە. فمەگە ئەو 15 ساڵە مەگە ئەو پرۆژانە هەمووی تەواو بێتەوە. فیعني وەکو ئەڵێ باڵانس بێتەوە بینی ئەو چتان و چتانیانی. حتا 15 ساڵ لە دوای 15 ساڵش ئێمەش حازرەکەینەوە. ئەوە نییە تەواو 15 ساڵ تەواو وەکو ئەڵێ قفڵەنە، مەجالی تایە زیاتر بێتەوە. دکتۆر مازن عەبدولوهاب ئەندازیاری سەرپەرشتیاری پرۆژەی ماستەر پلانی نوێی کەرکک، سپاس بۆ ئامادەبوونت لەم گەشتەی هەواڵ ئامادە بوون. من زۆرش بۆ سپاسە بۆ محافظە و بۆ بەلەدیە و بۆ تەختی عومرانی بۆ دایرەکانی ترکەوە هەمومان پێکەوە یارمەتی یەکتریماندا ئیشی ئەو شتە جوانەمان کردو ئینشاءڵڵا. هاوکارەکانمان ئینشاءڵڵا هاوکاری ئێوەش ئەمانەوەیەکەوە مەشروعەکە پرۆژەکە نەجاحەت بێنێ. دەستان خۆش بێ بەیوای سەرکەوتن و مێدەکەم کەەوە هاوڵاتیانش بتوانن ئەم شارە ڕازێنەوە و خزمەتی زیاتر بەم شارە بکەن لەگەڵ هاوکاری حکوومەتە. سپاس بۆ ئامادەبوونە دووبارە. من خۆشحاڵ بووم.